خۆشەویستان بەردەوامە بین لە ڕووماڵەکەمان لە شیکاری جەنگەکە گفتگۆکەین لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک عوسمان عەبدوڵڵا، کاک فەرید دڵشاد، توێژەرانی سیاسی. زۆر بەخێر بێن، بەخێراتن سەر چاو. کاک فەرید بەخێر بێت، کاک عوسمان بەخێراتن سەر چاو. کاک فەرید کو دەڵێ لای ڕاستەوە دەست پێ بکەین، ڕاست ئەم لاکە لە بەڕێسەوە دەست پێکەم. بە تایبەت باسێک لەو درۆنانەی ئەم شەو بکەین شەوی ڕابردوو کە زۆر لەوتر لایەن گروپەکانی حەشتی شابیە خۆشیانەوەیان نەشاردوێتەوە، ئەنسار ئەولیا دەم و بێنی ئەنوا گروپی جیاوازن بەرپرسیارەتی خۆیان ڕاگەیاندووە. بۆ ئێمە دەکەنە ئامانج ئەم گروپانە سەر بە حەشدن و موچە و ژیانیان، ینی بەشێکن لە پێکاتەی حکوومەتی عراقی، بۆ ئێمە دەکەنە ئامانج. زۆر سپاس بۆیەوە. من سەرتامێ ئاماژە بۆ بکەم نابێ ئەمە کە باسی گروپەکانی حەشتی شعبیەکەین هەمویان وەکو یەک گروپ وەربگرین. بەشێک لە گروپەکان لەمانە جارە نهاتوونەتە ناو جەنگەکە و باوەڕیشیان بەوە نییە کە عێراق پەلکێشی ئەم جەنگە بکەن. بەشێکیشان سەر بە خامنەین و نزیکن لە ئێرانەوە، گروپی مقاومەی ئیسلامین کە نزیکن لە ئێرانەوە، ما کاتێک ئێرانەکەوتە جەنگەوانیش ئامادا بن بۆ شەڕە. و تا ئێسش بەڕەسمی گروپەکانی حەشتی شعبی ڕاستە یاسایین، بەڵام بەڕەسمی هیچ گروپێکی حەشتی شعبی نەهاتۆ. ئەوان هێن لە ژێر ناوی ترە ئەمیشاکەن. واتە مەسەلەن گروپی ڕووکەشیان پێوترێ، هەر نزیکن لەوانەوە سەر بە ئەوانن چەکیان لەنانەوانەوە پێدرێ بۆ فترەیەکی کاتی دروستەکەن و دوایی نامێنن. باشێک لەم گروپانە واتە گروپی ڕسمی حەشتی شعبینین. بۆچی ئەمە ژاوێن؟ بۆی لە ڕووی یاساییەوە بەرپرسیارەتی هەڵنەگرن، بانگێژ نەکرێن، یاخو سزایان بەسەرانە سەپێنرێ. ئەو گروپانن کە زیاتر نزیکن لە ئێرانەوە ئەم کارەکەن و کاتێککە ئێران کەوتۆتە شەڕەوە، ئەمە پێمان وایە ئێران شەڕی مان و نەمان ناکە، شەڕی نەمانەکە. ئەمە کە ئێران هەیە شەڕی نەمانە، نەشەڕی. واتە ئێران وردۆوردە ئەم بەم سیغی کێسە هەیە نامێنێ و سەر لە نوێ سیستەمی سیاسەکەی داڕژ دردەوە بە نەوەیەکی تر و بۆ پێگەی جارانی نامێنێ بۆ شوێی کە لە منتیقەکە هەیە. بەبێنەوە سەر گروپەکانی حەشتی شعبی بۆچی هەرێمی کوردستانەکەن ئامانج؟ ئەوان کۆمەڵێک بیانویان هەیە، بنکەکانی سەربازی ئەمریکا لێرە هەیە و پەیوەندێکی پتە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و هەڵپەیمانان و تەنانەت پڕچەکردنی پێشمەرگە هەیە لەلایەنەوە، ڕاهێنانکردن تەنانەت هاوکاری سەربازی پێشمەرگەوەی موچەی ماگەنێ جارجار دابەشەکرێ و ئەو کەرەسە سەربازانەی کە بەدەست حەشتی شعبیەوە هەرەگاتە هەرێمی کوردستان، ینی بۆ شوێ دوورە ناڕوا کە بتوانێت مەسەلەن بگاتە ئەمریکا یاخو وڵاتانی تر. بۆی ئەوانیش لای خۆیانەوەی کە پێیان بکرێ ئەو شوێنانە ئاگەنە ئامانج کە نزیک دەستی خۆیانن و جیا لەوەش بە ئامانجکردنی هەرێمی کوردستان ئەوان پێیان وایە لە ماوەی ڕابردوودا کاتێکە ترامپ تەلەفۆنی لەگەڵ بەرپرسانی هەرێم کردو و پێیان وایە ئەم مەنتیقەیە جۆرێکە لەوەی کە دەرەچەیەکە بۆی ئەو گروپانی کە لە ڕۆژهەڵاتن، یعنی ئەو گروپانی کە گروپ چەکدارەکانی ڕۆژهەڵات لێرەوە بستن ناو خاکی ڕۆژهەڵاتەوە، ئەیانەوێ ئەمە نەکرێ بجۆرێک لە جۆرەکان یاخود ڕێگری بکەن لەوەی کە هەیە. بردومانکردن زیاتر لەسەر لەو چوارچوبەوە سەرچاوەگرێک ئەوان بردومانی هەرێمی کوردستانەکەن و تا ئێستا هیچ بیانوێکیشانێ بۆ بردومانکردن، لەبەرەوەی تا ئێستا هەرێمی کوردستان هیچ جوڵەیەکی نەکردو لێرە و هیچ فشەکێک نەتەقاوەیەوە یەک تەنانەت یەک ئەوەی کە هەیە و لەسەر میدیا بێدرێ یەک گروپی چەکداری نەچۆتە ئەو دیو ئێرانەوە و ئەمان ئەم کارە بکەن. بۆیە بێگومانەوە پێچاوانەی یاسایە و هیچ بیانوێک نیانە بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان یاخود بە جۆرێک لە جۆرەکان تێکدانی ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان، تەنانەت ژێرخانی هەرێمی کوردستانیش کە نەوت و غازە. زۆر باشە، بەردەوامە بین. کاک عوسمان پێمە لای بەڕێزت بزانم خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەو ڕووداوانەی کە ڕوودەدا بە بەشداری ئەم گروپانە؟ ئەوەی کاک فەرید دەڵێ دەستەواژەیەکی تازە بوو، دەڵێ ئێران جەنگی نەمانەکە، ینی وەکو دەڵێ ئەمە دوایەتی ئیتر هەمووی هێز و تاقە و توانای خۆی دەخاتە گەڕ، یا خۆم نامێنم یان هەموو ناوچەکە پێوە دەدەم لەگەڵ خۆمدا. طبعاً بە قەنەعاتی من ئەوەی کە ئێستا ڕوەدا لە با بڵێن نێوان ئێران و لەلایەک هەروەها ئەمریکا و ئیسرائیلێک بریتە لە درێژکردنەوەی ئەو دەرفەتە استراتیژەی کە لە دوای 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 و هێرشەکانی حەماس بۆ سەر ئیسرائیل بۆ ئیسرائیل هاتووەتە پێشەوە. لە ڕاستیدا ئیسرائیل ناوێ ئەم دەرفەتە لە دەست بدا و قۆناغ بە قۆناغ و هەنگاو بە هەنگاو توانیوێتی بە شێوەیەکی استراتیژی ئەم دەرفەتە بقۆزێتەوە بۆی دووبارە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەک دابڕێژێتەوە کە تێدا ئیسرائیل باڵا دەست بێ و هیچ هێزێکیان دەوڵەتێک نەبێ بتوانە ببێتە هەڕەشەی وجودیان هەڕەشە لەسەر ئاسایشی نیشتیمانی با بڵێن ئیسرائیل بکە. طبعاً هەنگاو بە هەنگاو یەکێ لەو خاڵە بەهێزانەی کە لە ڕابردوودا ئێران دەیتوانی ببێتە هێزێکی هەرێمی و خاوەنپێگەیەکی استراتیژی هەمومان نەزانی بریتی بوو لەو هیلالە شیعیان لەو بەرەی مقاومەی کە ئێران وەکو یاکو قەڵغانێک یا وەکو هێڵێکی بەرگری بەهێز
بۆ پاراستنی خۆی بەکاری هێنا لە هەمان کاتا دەیتوانی وەکو کارتی فشار و گوشار بۆ سەر دەوڵەتانی تر بەکاری بێنە لە ڕاستیدا ئێستا ئەو هێڵە بەرگریە نەماوە بۆ ئێستا با بڵێن لە دوای هێرشەکانی 12 ڕۆژەی چەند مانگی پێشووی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە قۆناغی فەرمانڕەواییەوە چۆتە ناو قۆناغی بەرگریکردن لەمانەوە بەمانای ئەوەی قۆناغی بەرگرتنی لەمانەوە تۆ وەکو دەوڵەتێک توانای بەکارهێنانی کارتی فشارت نییە توانای بەرەو پێشچوونی با بڵێن یاریکردن بە کارتە فشارەکان لە منتیقەکەدا نیە لەبەرەوە تەنها توانای بەرگریەکەی بەرگریکردن لە چی لەمانەوە بە بڕوای من لە ئێسادا ئێران ئەتوانی بڵێن وەکو شێرێکی برینداری لێ هاتووە بە هەر چوار لای خۆیان دەستەوە شوێنێ و هەر کەسیش نزیکی بێ ئەمە بینین تقریبان لە ماوەی کە ئەمەسە لە دەیەم ڕۆژی جەنگەکەداین و 28مین شەپۆلی هێرشەکانی ئێراندا تقریبان نزیکی 2600 هێرشی ئەنجام داوە بۆ مەسەلەن هێرشی کوردستان زیاتر لە 12 دەوڵەتی ناوچەکە جگە لە با بڵێن ئیسرائیل یەکێ لەو گروپانەی کە لە ڕاستیدا کاتوانین بڵێن گروپی وەلائین و پاڵپشتی هێزی مادی و با بڵێن معنەوی ئێرانی لەش بریتە لە گروپەکانی حەشدی شعبی ئەوەی کە ئێستا گرێوەکو مامۆسافەری دامەژی بێتە ئەمانە گروپی حەشدی شعبی لە ڕووی فەرمیەوە بەشێکن لە مەنزومەی دیفاعی عێراق بەڵام بۆ ئەوەی خۆیان لەم با بڵێن تۆمەتبارکردن بدزنەوە لە ڕاستیدا کۆمەڵێک گروپی سێبەر ناوە دروستە بوون بە ناوی بەرەوی مقاومە و ناوی جۆراوجۆ لە خۆیان ئەنێن هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان و لە ڕاستیدا بەیاننامە دەرەکەن و پاشان ئەم گروپانە هەڵەوە شێنرەوە بۆی شوێنەکانیان بە دیاریکراوی تهدید نەکرێ و بەرپرسیارەتەکە نەخرێتە ئەستۆی حەجی شعبی هۆکارەکانیشی لە ڕاستیدا ئەم گروپانە ئەمە یەکەم جارنی هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان لە ڕابردووی شابەبیان و پاساوی جۆر بەجۆر بەشێکلەوە لە ڕاستیدا بە ئامانجگرتنی ئاسایشی هەرێمی کوردستانە یەکێ لە پاسەوەکانی تریان وەکو هەر دەوڵەتێکی دیکە ناچکە پیان وایە لە بەرۆی بارەگا و بنکەی ئەمریکەکان لە هەرێمی کوردستانە هەیە دەکەوێتە بەر هێرشەکانی ئەوان بەڵام بە بڕای من هەرێمی کوردستان لە ڕاستیدا لە ڕووی منتیقەوە هیچ پاساوێکی تا ئێستا نەداوە بەدەستەوە بۆ ئەوەی تۆ ببێتە مەترسیا خود هەڕەشە بۆ سەر ئاسایشی ئێران یاخود بۆ گروپەکانی حەشدی شعبی لەبەرەوە جۆرێکە لە گێچەڵکردن لە ڕاستیا بۆ هەرێمی کوردستان بۆی دۆخەکە ئاڵۆز بێ وەکو بەشێک لە ستراتیژێتی ئێران کە پێی وایە جنگەکە تاکو فراوانتر بێ و درێژە بکێشەوە ئاڵۆزتر بێ ڕەنگە لە بەرژەوەندی ئێراندا بێ باشە کاک فەرید بە لاوازبوونی ئێران ئەم گروپانە لاواز دەبن حەشعبی بکەین لەو کاتێک کە دروست بوون ئێران پرچەکیانەکە پاڵپشتیانەکە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای هێرشەکان بۆ سەر عێراق بۆچی لە منتیقەی جورفە سەخرەدا ئەوان ئەو منتیقەیە کە بەشێکی زۆری چەکەکانی ئێرانی لێ تەنانەت کاری دروستکردنی درۆنی لێهی ئێرانی لەو منتیقانە ئەمریکا بە تەواتی زانیاری لەسەر ئەم گروپانە هەیەەوە لا ناوانە پاڵپشتی پشتیوانیەکرێ لە سەرەتای شەڕی داعشەوە ئێران هادەم گروپانەی دروست کرد و کردی بە شوێک لە شێوەکان هاشۆی سوپای پازارانی لێ کردووە وەلای بۆ خۆی ڕاکێشان هاوکاری مادیەکردن هاوکاری معنەویەکردن و بە چەک هاوکاریەکردن بۆیە بە لاوازبوونی ئێران بێگومان ئەم گروپانە ژنەوە قاوغی خۆیان و بە تەواکی لاوازە بن ناکرێ بڵێن لە ناوچن بە تەواتی چونکە جارێ هێشتا عێراق پەلی نەکێشاوەتە بۆ ناو شەڕەکە بەڵام بە تاکید ئەم گروپانە لاوازە بن ئەوەی کە بێمە سەر مۆزوعی کورد گرنگێ مەقسەی لەسەر بکەین یەکێک لەوانە ئێستا گرنگەوە نیە کە کورد ئەچێتە بەرەی ئێران یاخۆ دەچێتە بەرەی ئیسرائیل گرنگترینشت بۆ کورد لەم قۆناغای ئەوەیە کە چۆن بتوانین لەم گێژاوەی لەم گێژەڵەکەی هەیە بتوانین بمێنینەوە بەڕاستی بتوانین چۆن پارێزگاری لە خۆمان بکەین ئەگەر بینە سەرباسی پەیوەندەکانی ئێران و کورد ئەبینین جۆرێک لە پارادۆکسی مەترسیەکە گەورەیە ئەنی مەترسی نەمانمان لەسەر دێوا دەڵێ بمێنینەوە ئەگەر شەڕەکە عێراقیش بکرێتەوە و پەل بکێشەیە خۆ هەرێمی کوردستان خۆی یەکلایکاتەوە بەڵێ و بە ئاشکرا ئەتوانین هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان تا ئێستا هەرێمی کوردستان بێدەنگی هەڵبژاردووە ئەگەر پەیوەندی بکەین بڵێن پەیوەندی کورد و ئێران ڕێک بخەین کورد لە ماوەی ڕابردوودا پەیوەندی پارادۆکسی لەگەڵ ئێرانەوە بۆ نمونە لە کاتی کۆڕەوەکە ئێران هاوکاری هەرێمی کوردستانی کردو لە کاتی شەڕ داعش ئێران هاوکاری هەرێمی کوردستانی کردو بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ئێران نکوڵی کردو لە بوونی پێدانی ماف بە کوردەکان و ڕێگەی نەیەوە مەسەلەن سربەخۆیی بن بۆیە گرینگە هەرێمی کوردستان لەم قۆناغەدا بتوانێت چۆن مامەڵە لەگەڵ ئێرانەکە و چۆن بەشێک نابێت لە شەڕەکە ئەکرێ بڵێن بێلایەنێک بێ وە چاودێرێکی باشیش بێ بەسەر دۆخەکە و بێلایەنێک بێ کە ڕیسکێک نەکا بە منتیقەکە چونکە هەرێمی کوردستان تاکە هەرێمە لەو چوار پارچەی کە هەیە نەفەسی بۆ هەر سێ پارچەکەی تری کوردستان هەیە بینیمان کاتێک کە ڕۆژاوە
ئەو دۆخی بەسەرات هەرێمی کوردستان پشتیوانی بوو لە باکووری کوردستان پرۆسی ئاشتی بەڕێوەچی ئەوانێن و دانوستانەکان لێواکرێ و بۆ ڕۆژهەڵاتشی لە داهاتوو هەرێمی کوردستان بێ بە نەفەسێک بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. سەبارەت بە ئەمریکا پێویست هەرێمی کوردستان پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا بپارێزێەوە بەڵام بە هیچ شێوێک نەچێتە نە ئەجندای ئێرانە و نە ئەجندای ئەمریکا، چونکە هەردووکیان بەرژەوەندی خۆیان هەیە و تەنانەت ئەمریکاش. بەڕاستی ئەمریکا ئێستا پێویستی بە کوردە لەم قۆناغەوە بەرژەوەندی خۆی هەیە، بۆچی لە ماوەی ڕابردوودا بینیمان ئەمریکا ئەو هۆپەیمانیە بەقوتە بووە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی لە عێراقیش ڕۆڵی هەبوو نەمانتوانیەوە پشتیوانی پێ ئەوە کە تۆ دەیڵێی ینی جۆرێک لاو سەنگی ڕابگرین، بەڵام ئایا دۆخەکە ئێستای تر لە کاتێکدا نییە کە تو ئەم هاوسەنگیە ناتوانێت ڕابگری، یان نێوتان ئێران خۆیمە نەمانوتووە بەرەی ئەمریکان، سەرکردەکان نیانوتوە بەرەی ئەمریکان، بەڵام وتان ئێرانی تر بردومانتەکە درۆنت پێوانێ، ینی ئەو وەکو بەرەی ئەمریکی تۆ دەبینێ. دۆخێک ماوە ینی دەرفەتێک ماوە بۆی کە تۆ توانی هاوسەنگی ڕابگری؟ بەڵێ بۆ ئەم دۆخە پێویستمان بە سەرکردەی عاقڵ هەیە، لێهاتوو هەیە، دوورمەودا هەیە، ئەو کەسانی کە دووربینن بزانن واقعەکە بە تەواوەتی بخوێنەوە، پەیوەندی بە سەرکردە سیاسیەکانەوە هەیە. ڕاستە فشارێکی نێودەوڵەتی هەیە بۆی کوربەشداری ئەم جەنگە بکە یا خۆت بچێتە لای لایەنێکیان، بەڵام تا ئێستاوەی کە لەسەر ئاستی حکومی و ئاستی حیزبەکانی ژێبینین بە تایبەتی پارتویەکێتی هەردووکیان جۆرێک لە بێلایەنیان هەڵبژارد و ئەیانەوێ بن بە پردێکی پەیوەندی و ڕێگای دیبلۆماسی هەڵبژێرن و هەرێمی کوردستان نەخەنە ئەو گێژاوی کە ئێستا ڕوویاوە. لێرە و ڕێوێ هەرێمی کوردستانی شاوشێوەی وڵاتانی خلیجەکرێ بۆ وردومامکرێت جارجارە، بەڵام بە تێبەڕبوونی کات یاخود بە لاوازبوونی ئێرانی کات یاخود بە نەمانی ئەم دۆخە وردە ئەمەش نامێنێ گرنگ خۆڕاگرتنە گرنگمانەوەی هەرێمی کوردستانە. بەڵام ئایا گرنگەوەیە کە هەرێمی کوردستان ئایا توانێت لەگەڵ ئەمریکا پەیوەندەکانی پارێزە، بەڵێ توانێت پەیوەندەکانی پارێزە بەڵام نەچێتە ئەجندای ئەمریکاوە، ئایا توانێت پەیوەندەکانی لەگەڵ ئێران پارێزە، بەڵێ توانێت پەیوەندەکانی پارێزە بەڵام ئەجندای ئێرانەوە. بۆی چونکە لە هەچ بەرەیەکیانە بێتۆ کارکتەرێکی نێودەوڵەتی هەنە بەهێزنی بتوانێت ڕۆبەڕووی ئەم دوو هێزە بیتەوە. بەڕاستی لە شەڕی ئەم دوانەیە بێگومان لاوازەکان تیا چون ئێمەش وەکو ئەکتەرێکی نێودەوڵەتی لاوازین. سەبارەت بەوەی کە ئایا نزیکیشمان لە ئیسرائیل لە ماوەی ڕابردوودا بینیمان لەسەر ئاسی میدیاکان ئیسرائیل بە ئاشکرا پشتیوانی دۆزی کوردەکە لە 2007 ئەڵێ ئێمە پشتیوانی سەربەخۆی هەرێمی کوردستانەکەین، تەنانەت لە ڕۆژاوای کوردستانیش لە ماوەی ڕابردوودا وتیان ئێمە پشتیوانی ڕۆژاوی کوردستانەکەین، بەڵام کاتە هاتە سەرەوەی بەرژەوەندەکانی خۆی لە پێش بەرژەوەندی کوردەوە بوو بینیمان بە سەفقاتێک ئیسرائیل هیچ نەهاتە دەنگ لە سەبارەت بە کوردی ڕۆژاوی کوردستان. بێگومان لەم کاتەشە هەر جۆرە پەیوەندیەک بە شێوەیەکی ناڕەسە و خۆش هەبێ لە بینی هەرێمی کوردستان یاخود ئیسرائیل یاخود جۆرێک ئاماژە ببینن بەرهێشی موشکی تەنانەت گروپەکانی حەش شعبیەکەون، بەرهێشەکانی ئێرانەکەون، بۆیە لە ڕووی جوگرافیشەوە هەرێمی کوردستان زۆر دوورە لە ئیسرائیلەوە، بۆیە هیچ عقلێتی نیە، عقڵمەندانە نییە هیچ جۆرە پەیوەندێکمان لەگەڵ ئیسرائیل هەوێ. ئێمە محکومین بە سنووری جوگرافی لەگەڵ ئێران، ئەکرێ ئەم پەیوەندیانە پارێزین و محکومین بە ئەو شەڕی کە ئەمریکا هێناوێتی مەنتیقەکەوە قەی هەوێ جۆرێک لە گۆڕانکاری لە سیستەمی ئێرانە ڕووبا، بۆیە ئەکرێ ئێمە بێلایەنێکی چاودێر هەڵبژێرین و نەبین بە ئەوەی کە ئێستا ئێران وای ئەبینێ دیوارێک هەیە کە دیواری هەرێمی کوردستانە، ئەم دیوارە بڕوخێ ئێران بەرژەوەندی و ئاسایشی نیشتیمانی ئەکێتە مەترسیەوە و سەرەتایەگە بێ بۆ گۆڕانکارێکی ڕێژەی بەتەواوەتی لە حکومەتی لە ئێستای ئێرانە. باشە کاک فەرید، ئەنی کاسمان نامێ دای بڕم، ئەگەر هێز ئۆپۆزیسیۆنەکانی ئێران ئەگەر بیانەوە یان هێزەکانی ڕۆژهەڵات باوا بڵین باەوە ڕێخستن و کادریان نییە لەوێ گەر بیانوێ جوڵەیە بکەن هەر لەوێەوە پێویستیان بە هیچ کەسێک نەبێ. زانیمە کە تۆ سەر دۆخەکە ئێستا بینین ئیسرائیل و ئەمریکا بە تەواوەتی سوپای پاسداران بەردومانەکەن سەکۆ موشکەکانە لە ناو بردەوە وردە ئێران ئەها توانای بەرپرسدانەوەی کەمتر بۆ موشکەکانی کەمتر بۆتەوە و تەنانەت ئێستا بنکە پۆلیسەکانیش بردومانەکرێن. لە حاڵەتی نەبوونی ئەمانە زیاتر لاوازبوونی ئێران ئەکرێ لە قۆناغی داهاتەوە. پێم وایە بەم قۆناغە چوونە ناوەوەی هێزەکانی ڕۆژهەڵات گەورەترین زەڕبەیە هەم بە دۆزی کورد هەم لەم قۆناغە ئەکرێت تۆزە چاوەڕێ بکەن بزانن دۆخەکە چیاتر چی لێ ئەنجا بچنە ناوە نەک ئێستا، چونکە لەم کاتە دڵنیام چوونە ناوەی ئەوان هەم بۆ هەرێمی کوردستان خرێتە مەترسیەوە هەم بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش، بۆیە چاوەڕوانی دۆخەکە بە لاوازبوونی زیاتری ئێران یاخود بە یەکلایبوونی وەزعەکە بەڵێ توانن ئەو کارە بکەن. کاک عوسمان دەرفەت ماوە بۆی ئێمە لایەک هەڵبژێری؟ بڕای من ئێمە لە مووقعەکە یعنی ئەوە نیە یان نەبێت دۆستی با بڵێن ئێران بین دوژمنی ئەمریکا بیان دوژمنی ئەمریکا بە بڕای من مووقع هەرێمی کوردستان لە ئێستادا دەتوانێت وەکو مامۆسافەری داماژی بکرێت ئێمە بێلایانی چالاکانە هەڵبژێرین. بێلایانی چالاکانە بۆ مانایەی کە لەبەرەوەی ئێمە لە ڕاستیدا
هەرێمێکی نزیکی 6 تقریبا 650,000 کیلومتر با بڵین 650,000 کیلومتر سنوورمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە. لەبەرەوە ئێمە ئەتوانین لە ڕێی دیبلۆماسی و زمانی گفتوگۆ دڵنیایی بەوە بین کە لە ڕاستیدا هەرگیز نابینە هەڕەشە بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران. بەڵام ئەوەی کەوای کردووە لە ڕاستیدا ئێران سەرڕای با بڵێن بێلایەنی هەرێمی کوردستان و بەردەوام لە بردومان بێ ئەوەیە کە لە ناو ئێرانە لە ڕاستیدا دوای 10 ڕۆژ هێرش و بردومانی ئەمریکا و ئیسرائیل تقریباً لەوە تێگەشتون تەنها لە ڕێگەی هێرشی ئاسمانیوە ناکرێت کۆڕانکاری لە ڕژێم یاخود لە دەسەڵاتە ڕووبە و لە ناو ئێرانیشا جگە لە کورد یعنی هیچ هێزیەکی یان نەتەوەیەکی دیکە نییە هاوشێوەی کورد با بڵین لە ڕووی نەتەوەییەوە و هەروەها لە ڕووی سیاسیەوە پارتی سیاسی ڕێکخرا و ئۆپۆزیۆنی سیاسی ڕێکخراویان هەبێ. لە ئەنجامی ئەو تەلەفۆنەی کە لە ماوەی ڕابردوودا بڵاو کرایەوە لایەن ترەمپ بۆ سەرکەویەتی سیاسی کورد لە ڕاستیدا مەترسێکی گەورەی خستە دڵی ئێرانەوە. هەرچەندە دوێنێ لە دواییندا ترەمپ ئاماژە بووەکە ئێمە نامانەوێت کوردەکان لەم هێرشەدا تێوە بگلێن بە تایبەتیەوە دوای تەلەفۆنەکەی با بڵین وەزیری دەرەوەی تورکیا لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا هات کە ڕەنگە ئەمە ترسی تورکیاشی نیشاندابێ و بۆ ئەوە لەبەرەوە لە هەموو ڕێیەکەوە دڵنیایی ئەوە درێت کە کورد تا ئێستا نابێتە بەشێک. بەڵام لە ڕاستیدا ئەمە بۆ مانایە نیە لەبەرەوەی خەباتی سیاسی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چەند ساڵکە لە هەرێمی کوردستانن ڕێزیان لە پێگە و ئاسایشی هەرێمی کوردستان با بڵێن گرتووە لە هەمان کاشە تاکو ئێستا نەبوونەتە هەڕەشە لەسەر سنوورەکانەوە بۆ لە ئێران لەبەرەوە مراعاتی هەردوو وەزعەکەیان کردووە. بەڵام ئەمە پێمانەڵێ ئێمە هەرێمی کوردستان هەم با بڵێن بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەردەم هەم با بڵێن دەرفەتە هەم لە بەردەم ئاڵنگاریە. دەرفەتەکەوەی ئێمە دڵنیای لەوەی لە ڕاستیدا ئێرانی پێش 28/2 هەرگیز ئێرانی دوای 28/2 نابێ ئەوە لە ڕاستیدا هەر شتێک ڕوودا ڕژێمی ئێران یان بە گۆڕانکاری لە دەسەڵاتە یان بە گۆڕینی ڕژێم لە ڕاستیدا ئێران لاوازە بێ. لەم دۆخەتا گرنگە لە ڕاستیدا کورد وەکو نەتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان سوور لەم دەرفەتە ببینی. بەڵام دەرفەتە لە ڕاستیدا پێویستی هەندێک جار بە ڕیسکە لە ڕووی سیاسیشەوە هەندێک جار ڕێزێک ئەکرێت سەرکەوتنی گەورە بەدەستبێنێ و لە ڕاستیدا هەندێک جاریش ڕەنگە شکستی گەورە بەدەستبێ. لە هەموو حاڵەتەکە ئێمە پێویستمان بۆیە لە دۆخی ئێسادا ئێران بای ئەوەندە لاواز نەبووە کە لە ڕاستیدا بیر لەوە بکرێتەوە ئەم هێزە سیاسیانە بەشداری بکەن. بەڵام لە هەموو شەوە ئێرانیش باشە زانێت لە ئاسی ناوخۆدا پارتە سیاسەکان بای ئەوەندە ڕێخستنیان هەیە بەبێ ئەوەی پێویست بەوەکان با بڵێن لە سنوورەکانەوە وەکو چەکدار داخلی ئێران بن ئەتوانن لە ناوخۆی ئێرانە کاریگەری بکەن. بەڵام ئەمە پێویستی بە دڵنیاییە و پێم وایە پەیامی سەرکردایەتی سیاسی کورد چ پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چ هەردوو پارتی دەسەڵات لە هەرێمی کوردستان پەیامەکانیان تا ڕادێک پەیامی زۆر لۆژیکی و منتەقی بوون تا ئێستا توانیوانە هاوسەنگی لە نێوان هەردوو بەرەکەدا ڕابگرن و نەبنە مەترسی بۆ سەر ئێران. لەبەرەوە بە بڕای من هێشتا دۆخەکە پێویستی بۆ هەرێمی کوردستان خۆی بپارێزێ سەرڕای ئەوەی لە ڕێگەی گروپەک میلیشیاکانەوە هەندێک جار و هەندێک جارش ئێران هەندێک شوێنی تایبەت لە هەرێمی کوردستان ئەکات. بەڵام ئێمە هێشتا پێویستمان بە خۆپارێزی هەیە پێویستمان بەوە هەیە لە ڕێگەی گفتوگۆ و پەیوەندی دیبلۆماسیەکانەوە لە ڕاستیدا دڵنیایی بە هەموو لایەک بین کە ئێمە نابینە بەشێک لەم جەنگە هەرچەندە ئێمە وەکوڵێ لە پاڵ ئاگرەکەداین لە ڕاستیدا پشکی ئاگرەکەمان هەر بەرەکە بە تەلەفۆنی ئێمە لێ دەگەڕن ڕنگ نییە ئەوانش حساباتی خۆیانیان هەیە. بەڵام دڵنیاییکردنەوە لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بۆ خۆی گرنگەوە من پێم وایە ئەم دڵنیاییە تاکو ئێستا توانێتی وەزعەکەش لەم ئاستا ڕابگرێ ئەگەرنا ئێران لە ڕاستیدا دەستی بە هیچ کوێنەگا دەستی بە هەرێمی کوردستانەگا. لەبەرەوە من پێم وایە توانیوێتی فشارە دیبلۆماسیەکان و دڵنیاییەکان و پەیوەندی بەردەوامەکان لە ئاسی دەوڵەتانی ئەوروپا و مەسەلەن لە ناوخۆی ئێرانیش لە بەسەرکرداتی سیاسی کردەوە تا ڕادەیەک دڵنیاییەکان بەخشیوە. بەڵام ئێرانیش لەوە دڵنیایە هێزی سیاسی و خەباتی نەتەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕاستیدا لە چاوەڕوانی دەرفەتایە هەر کاتێ دەرفەتەکە بۆی گونجاو بوو ئەویش بیر لە بەرژەوەندی و حساباتی تایبەتی خۆیە کاتەوە. بەڵام تاکو ئێستا لە ڕاستیدا هیچ پاساوێک هیچ بیانوێک بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان نییە غەیری جۆرێک لە گێچەڵپێکردن و هەڕەشەکردن لەسەر ئاسایشی با بڵێ نیشتیمانی هەرێمی کوردستان. زۆر باشە. ئەمریکا لێیە ئێران لێە خۆشی لە خۆیە ینی لە چاوەکانی ترە بۆ وڵاتانی کەندا ئێران لێیە باشە بەس عێراق تاکە وڵاتە مەسەلەن ئەمریکایە لە گروپانی حەش شەعبیەیە ئێرانیە لێ مادە و حەش شەعبی ژێ لە هەولێرە ینی لا لە سلێمانیەدا ینی تاکە وڵاتە بەرسێ هێرشکەوتووە ینی بە جیاواز هەمووی. بەڵام ئەوەی کێ گرینگە لە ئێسادا ئەگەر هەر کاتێک کورد ویستی بەشداریکە کورد و خۆمان وەکو ڕۆژهەڵات دەڵێم پێویستی بە گرنگتیەک هەیە لەسەر وەرەقە. ئێمە ساڵی 2007 ڕیفراندۆمێکمان کرد بەڵام هیچ بەڵگەیەکی مەلموسمان پێ نەبوو کە ئەمریکا بە تەواوی پشتیوانمانەکە. ئێمە تۆمبارەکمان بینی زۆر باشکرا لە ڕۆژهەڵاتی کوردستان وتی پێویستمان بە کورد نەماوە کورد تا یارمامە و بەسە
ئایا سپێنێ ترامپیش یاخود ئیدارەی ئەمریکا ئەمە لەگەڵ کورد ناکە سپێنێ ترامپ وای هاتووە ئەنی کابراکە هاڵێ بەدەق و سانیشتەکانی گۆڕێ باشە ئەگەر لە پڕوتی من پشتیوانی کورد ناکەم هەڵگەڕایەوە تۆ چیەکی لەو بینە گەورەترین کێشە بۆ هەرێمی کوردستان و بۆ حزبەکانی ڕۆژهەڵاتی دروست بێ بەڵام ئەگەر لەسەر نووسراوی فەرمی بێ خۆ ڕێکەوتنێکی تون بێ ئەو وەختواتوانیت هەنگاوی زیاتر بنێ باشە کاک فەرید بەڵام خۆ بیرمان نەچێ ڕاستە تۆم باراگوای وت بەڵامەوە هەر ئەمریکای ئێستش کوردە پارێزە لە ڕۆژاوە ینی مەزمونێکیەوە نەخراپمان نییە لەگەڵ ئەمریکادا ئەگەر سێری ئەمریکا بکەین ئەزمونمان هەیە بۆ ئەزمونێکی هەم باشمانەیە ئەم خراپشمانەیە ڕاستە ئەمریکا هاوکاری کردوون لە شەڕی داعش ئەمریکا هاوکاری کردوین لە پڕچەکردنی پێشمەرگە ئەمریکا پاراستوونی لە بەشێک لە هێرشەکان وە سیستەمی وەرگری بۆ دابین کردوین بەڵام کاتێک گێتە سەر معادلێکی نێودەوڵەتی کاتێکە کە مامەڵاکرێ لەگەڵ ناوەندا یاخود لەگەڵ ئەوەی کە ئەو لەگەڵەوەیە کە دەوڵەتی ناوەند چیە بۆ نمونە لەو معادلی ڕۆژاوای کوردستانە زیاتر لەگەڵ سووریا بۆ لەگەڵ کوردەکان لە معادلی تورکیا زیاتر لەگەڵ تورکیا لێرە دڵنیا مەگەر گۆڕانکارێک ڕووبا بۆ نمونە گریمان ئێستا دانووسانێکەکرێت بینی ئێران و ئەمریکایە باش دەرەچێکی واکرایەوە ئەگەر ئەمریکا پێشتر بەڵێنی بە کوردابێ هاوکاری دەکەم سپێنە تۆ چی زمانێک هەیە ئێران لەم بینە دیسانە و کورد نکاتەوە ئەمە تۆ چویتە بەرەی ئەمریکا بەڵام ئێران ئەگەر ڕێکەوتۆ لەگەڵ ئەمە مەسەرەن گریمانەیە کە لەگەڵ ئەمریکا سپێنیان بە نەمانی ئێرە کۆتایی کاک فەرید چی ئێرانێک ڕێکەوتنەکە لەگەڵ ئەمریکا ئایا ئێرانەکەی پێشووە ئایا نظامەکەی پێشووە ئەزانە گەرسێری ئێستا ئێران بکەین تۆ ڕابەر نەماوە لەم ڕۆژ لە ئێستا شتێکم بیزوتیان ڕابەری نوێ هەڵبژێراوە ئەوانیش ئەعلانیکەن ڕابەر لێ دەسەڵاتێکی باڵا هەیە ئەوەی کە لە ئێرانە زیاتر دەسەڵاتێکی هەم ئاینی هەم دیموکراسیە ڕابەری باڵا کۆمەڵک دەسەڵاتی باڵا هەیە کە دانانی فەرماندەی گشتی ێزە چەکدارەکانە سەپەرشی تەلەڤیزیۆنی هەموو ئێرانەکە سوپا سالارەکان دانێەوە تەنانەت تەداخولی هەڵبژارنەکانیشەکە ئەم دەسەڵاتی باڵایی ڕەهای کە مەسەلەن هین هەیەتی ڕێبەری باڵا هەیەتی ئەتوانێت هۆکار بێ بۆی کە جۆرێک لە جۆرەکان دانوستان لەگەڵ ئەمریکا بکە خود بێتە سەرمێزی گفتوگۆ بەڵام ئێرە ئەمریکا لەم دۆخە ئەوەی ناوێت چونکە ئەگەر ئەمریکا لەم دۆخە ئێرانێک و خۆی بێڵێتەوە بە دۆڕاوی جەنگ حسابەکرێەوە پێی وایە هیچ گۆڕانکارێکی دەسەڵات و سیستەمی سیاسی ئێرانە نەکردووە و لە مەشا لە بەرژۆندی ئێران کۆتایی و ئێران جارێکی تر ڕێتەوە سەر پێی خۆی بەڵام ئەمریکا بە هەموو شێوەیەک نایە بگەڕێتەوە بۆ ئەم چەند ڕۆژی پێشووە لەگەڵ گۆڕینی دەسەڵاتایە گۆڕین واتە داڕشنەوەی سەر لە نێو سیستەمی سیاسی ئێران بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێک بێنە سەر دەسەڵات لە ناوخۆی ئێرانە کە هەم باڵێکی تونڕەونە بن هەم توانای دانووسانیان هەبێ هەم دەستبەرداری هەموو شەکە بالیسیەکان بن دەستبەرداری ئەتۆمی ئێران بن بەڵام پرسیارەکەی ئایا وەکو فەنزوێ لای بۆکرێ ئەمریکایە خودنا کۆمەڵێک فاکتەر هەیە ناتوانێت وەکو فەنزوێ لا بکە ئەمریکا فەنزوێ لە زۆر ئاشکراستەرۆکی وڵاتەکەی بردو وە سیستەمی حکومەکە هاتەوە سەر خۆی بەڵام ئێستا ئەوە خامنەی نەماوە کەسێکی تر ڕەبژێراوە بەڵام بوونی ئەو توانە موشەکی کە ئێران هەیەی و ئەو توانە درۆنانێک ئێران هەیەی وە جیالەوە سنووری جوگرافی ئێران کە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت ئەو سنوورە جوگرافی کە هەیەی ناتوانێت ئەم مامەڵێ لەگەڵ ئێرانە بکە بۆ ئاسانەیە بۆیە سەختە بێ مژاردەیە پێچێتەوەکو سیستەمەکە ڕێگەخرێتەوە کاگوسمان کەواتە چه بژاردەیەک یان چه نیزامێک لە سیستەمی ئێرانی و نزیکە بۆ مامەڵەکردن لەگەڵیدا بە بڕای من جارێ سیناریۆکان لە ڕاستیدا ڕوون نین باز لە کۆمەڵە سیناریۆیەکرێ بە بڕای من گرنگترین سیناریۆ بریتە لەوەی لە ڕاستیداوە هیچ گومانمان لەوە نییە کە سیستەمی سیاسی ئێران بەم شێوەی ئێستا نامێنێتەوە بەڵام جۆرێک کە ئەگەر دیقەتی لێدوانەکانی ترەمپ و بەتایبەتی و سەرۆکوەزیرانی ئیسرائیلیان جۆرێک لە جیاوازی لە ئامانجەکانی هەم ئیسرائیل هەم ئەمریکامان بۆ دەرەکەوێت ئیسرائیل بە تەواوەتی لەگەڵ گۆڕانی ڕژەمی سیاسی لە ئێرانایە و بەردەوام مخاتەبەی ڕای گشتی ئێرانیەکە و دەوای هاتنە سەر شەقامەکە بەڵام کاتێک گوێ لە ترەمپ بکرین هەتا ئێستا گۆڕینی ڕژەم بەشێک نییە لە استراتیژیان لە ئامانجەکانی ئەمریکا ئەم ناڕوونیە لە ڕاستی داوای لێ کردووە بەشێک لە هێزەکانی تر وە بەتایبەتی هێزە کوردەکانیش هەست بە جۆرێک نادڵنیاییەکەن بۆیە هەتاکو ئێستش بە بڕای من هەست ناکە هیچ بە جوڵەیەک یان بە ئامادەسازیە کرابێ لەبەرچی ترسیان لەوە هەیە هەتا دوێنێ بەشێک لە میدیاکانی ئیسرائیل باسییان لەوەکە ئیسرائیل ترسێکی لەوە هەیە لە قۆناغی لە قۆناغکانە لە بەرەوەی ترەمپ بەردەوام بەوە ناسراوە هەندێک جار قسەیەکە کاو پاشماوەیەک پێچەوانەکانیشی ئەڵێ
ترسیان لەوە هەیە ئەگەر بێت و سێ هۆکار هەن ئەگەرم سێ هۆکارە ڕوو بدا گومانیان لەوە هەیە دوور نییە دوای هێرشێکی چڕوپڕ ئەمریکا سەرکەوتن ڕابگەێنی و لە جەنگەکە بکشێتەوە تەبانەمە میدیای ئیسرائیلی زیاتر ئاماژێنبوو یەکێ لەوانە بریتە لە بەرزبوونەوەی با بڵێ نرخی نەوت و وزە بە شێوەیەکی گشتی ئەگەر بە ئاستێک بگا فشارێکی دیبلۆماسی گەورە لەسەر ئەمریکا یان وە تایبەتی لەسەر ترەمپ دروست بکە دووەم بیرمانە چێ لە مانگی 11 هەڵبژاردننی با بڵێ نیوەی یەکەمی کۆنگرسمان هەیە بۆ ئەمریک بۆ ترەمپ زۆر گرنگە ینی ڕای گشتی بە جۆرێک بێ پشتیوان و پشتگیری بێ ئەگەر بێت و بە مەسەلەن ئاسی قوربانیدانی هێزەکانی ئەمریکا بە تایبەتی قوربانی گیانی بە ئاسێک بەرز بێتەوە لەبەرۆ ڕای گشتی ئەمریکا زۆر حساسە بە لە دەستدانی سەربازەکانیان مەترسی ئەوە هەیە لە ڕاستیدا ڕایەکی گشتی بەرز بێتەوە کاریگەری لەسەر بیرروبۆچوونی ترەمپ دروست بکە هەموو ئەمانە جۆرێک لە ناڕوونی لە ڕاستیدا هەتاکو ئێستا لە ئامانجەکانی ئەمریکا دیارە هەرچەندە ئەو باس لەوەکە کە پێویستە بە بێمێش تەسلیم بن لە ڕاستیدا هەتاکو ئێستا ئەوەی کە ئەبیندرێ بە تایبەتی لە ڕێگەی هێرشی ئاسمانی وە سیستەمی سیاسی و نیزامی سیاسی لە هیچ دەوڵەتێکا ناگۆڕێت تاکو ئێستا ئەمریکا ڕەنگە بە گۆڕانکاری لە نخبەی دەسەڵاتە ینی گۆڕانکاری لە دەسەڵاتە با بڵێن ڕەزامەند بێ بەڵام ئێمە بیرمان نەچێ ئەوەی کە ئێستا پارێزەری سیستەمی سیاسی لە ئێران بریتە لە سوپای پاسداران کە سوپایەکی ئاینی ئایدۆلۆژیە و بەرگریکردن لەم سیستەمە بە ئەرکی پیرۆزی خۆی ئەزانێ و تاکو ئێستا درز و ناکۆکی قوڵ لە نێوان ئەم سوپانین هەرچەندە بەراورد بە ڕۆژی یەکەم توانای سەربازی و با بڵێن هێرشەکانی ئێران بە ڕێژەی لە سەدانەوە کەمی کردووە بەڵام هێشتا توانای دروستکردنی مەترسی و لێدان لە بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیلیان هەیە نازانی لە ڕاستیە تا ئێستا ئایا ئەم جەنگە تاکەی درێژا کێشێ لە ئەگەریەوەی کە زۆر جار ئەمریکان باس لە 14 بۆ 6 هەفتاکەن بە قەنەعەتی من ئەگەر کێشەکان بەم شێوە بەردەوام بن ئەبێ ئەمریکا و ئیسرائیل بیر ڕەنگە لە پلانی بیان لە استراتیژیەکی تر بکەنەوە لە ڕاستیدا پلانی بیان استراتیژی ئەگەر بریتی بێ لە جوڵانی شەقام و بەشداریکردنی با بڵێن هێزە ئۆپۆزیۆنەکانی دیکە ئێران ئەمە لە ڕاستی تا ئێستا ئەمریکا ئەمەی ناوێت لە بەرچی ئەمریکا ناوێت ئەمریکا تا ئێستا ئەوێت با بڵێن نیزامی سیاسی ئێران تەسلیم بێ بەبێ ئەوەی با بڵێن بەش پێویست بە ڕوخانی ڕژێمی سیاسی لە ئێران بکە و ئەمریکا سەر بکێشێ بۆ جەنگێکی ناکۆتایی هاوشەوەی با بڵێنەوەی کە لە ئەفغانستان یان لە عراقیان لە سووریا ڕوویداوە بەڵکو دەوێت بە گۆڕانکاریەکی نەرم لە ئاسی دەسەڵاتە و بە تەسلیمبوونی ئێران و طبعا دواتر هەنگاوی دیکەی گۆڕانکاری لە ناو بە تایبەتی پێکاتی سەربازی ئێرانە ڕووەدا بۆیە تا ئێستا لەگەڵ گۆڕانی دەسەڵاتایە با بڵێن نەک ڕوخانی ڕژیم بەڵام ئیسرائیل بە تەواوەتی لەگەڵ ڕوخانی ڕژێمایە ئەم جۆرە لە جیاوازی زۆرجار لە لێدوانەکانی بەرپرسانی ئەمریکا و ئیسرائیل هەسپی ئەەکەین بۆیە باشە بەڵێ بۆی هەستەکەین جۆرێک لە ناڕوونی لە ڕاستیدا هەیە تا ئێستا ئەمریکا باس لە گۆڕینی ڕژێم ناکە باس لە تەسلیمبوونی ئێرانەکە و لە ڕاستیدا باس لە گۆڕینی با بڵێن دەسەڵات لە ئێرانەکە بە تایبەتی کە ئێستا ئێمە ڕێبەرمان نەماوە ترەم نایشارێتەوە بێ کەسێ دابدرێ بە ڕێبەر بە ڕەزامەندی ئەو بێ کەواتە ترەم هێشتا ئومێدی بەوە هەیە گۆڕانکاری لەم دەسەڵاتە ڕووبە بەو شێوەیە ئەتوانێت با بڵێن کۆتایی بە جەنگەکە بێنێ بەڵام لە ڕاستیە ئیسرائیل ئەمەی ناوێت بەردەوام مخاتەبی ڕای گشتی ئێرانەکە بۆ دروستکردنی خۆپیشاندان و ناڕەزایەتی ئەگەر دیقەت بن لە با بڵێن تەکنیکی جەنگەکە بە تایبەتی لە هەفتەی دووەمە ئەبینین لە سەرەتا تەنها پێگەکانی فەرمان با بڵێن پازداران و فەرماندە سەربازەکانە گیرا ئاماج لە دوێنێەوە تقریبان ژێرخانی با بڵێن ئێران کراوەتامش بە تایبەتی فڕۆکەخانەکان با بڵێن خەزانەکانی نەوت و لەبەرەوە وردەوردە هەستەکەی ئەگەر با بڵێن هەفتەی دووەمیش بەم شێوە بەردەوام بێ بە بڕای من لە هەفتەی سێمە زیاتر بەرچاو ڕوونە بێ و سیناریۆکان زیاتر ڕوونە بێتەوە و کاتە زانی ئایا بە تەواتی بڕیاری ڕوخانی ڕژێمە دەن و ئێرانیش دەچێتە ناو ئەمریکاش دەچێتە ناو جەنگێکی بۆ بێکۆتایی یاخودنە کاک فەرید لە کاتێک قسەکانی کاوسمان ناوتێت ئەمریکا پشێوی ناوێ ئایا دەرفەت بۆ ماوە لە نێو ئەم نیزامەدا خەڵکی دیکە بێنە پێشەوە و هەم ئێران بەخسیان کە هەم ئەمریکا لەگەڵان دابنیشە چونکە بێسەوەش بزانین یان ئەو جەنگێکی ئێستا دەکرێت بۆ بڕیار یەکلاکەرەوە ئێستا زیاتر وا دەردەکەی سوپای پاسدارانە ئایمانە کەسێک ماوە لە ئێرانە بە قسەی بکەن گۆڕایەڵی بن من پێم وایە کە تا ئێستا سەرۆک کۆماری ئێرانیان نەکوشتووەیەکێک لەوانەیە کە دەرفەتەکە وی بێدان و سام بکە ینی ئیبراهیم ڕئیسی ئین ناوچێ مەزیشکیان تا ئێستا کە ئەویان نەکردو بە ئامانج تەنانەت لە دوێنێ شابوو کۆمەڵی ختابیە تەنها جۆرێک لە خۆ بەدەستەوەدان جۆرێک لە نەرمی نواندن جۆرێک لەوەی کە قتابەکەی بۆ شعبی ئێران و خۆتان ڕابگرن و گۆڕانکاری ڕۆداوای خۆشتە لەو بابەتە سوپای پازاران پەشیمانیان کردو کات ئێمە دوو دەسەڵات یاخود دوو لایەنە بینی لە ناو ئێرانە سوپای پازارانە کە لەگەڵ ڕاگرنی جەنگە نەک لەگەڵ ڕاگرنی جەنگانیە ئەی هەوێ بەرگری بکە لەو سیستەمی کە ئێستا هەیە
بەڵام بەشێکی تر کە هێشتا دیار یاخود ئەمریکا خۆی ڕەنگە دیاریکردن بە جۆرێک لە جۆرەکان یانێ ئەمانە بێنەوە پێشەوە بۆی ئەوان ناچار بەدان و سامکەن بەڕاستی ئەوەی کەوەی کە مامۆستا عوسمان باسی کرد لێدان لە ژێرخانی ئابووری من بۆ یەکشتی تر بۆ یەچم لەپڕ ئێستا نرخی خۆراک تا دوێنێش پێم وابێ لە ناو ئێرانە کارەبا و خۆراک و نەوتوانە باشتر بوو بەڵام وردەوردە لەم ڕۆوە نرخی بنزین بۆ نمونە ئێستا سەری زۆری تری بۆ گیراوە جاران 30 لیتریانەدایێت ئێستا 20 لیتر دێنێ بەلەیان لە ژێرخانی ئابووری ئێران وا لە خەڵکەکە یەکا وردەوردە بێزار بن نیگەران بن و تەنانەت خطابی بەرپرسانی ئیسرائیلیش بۆ گەلیانەوەی ئێستا کاتیەوەی ئازادی خۆتان وەرگرن بەڵام جیاوازە خطابی ترامپۆوانە پێیان وایە بێ گۆڕانکاری بکرێ ئەم جۆرە لە ناو نیگەرانی کە لە ناو هاوڵاتیان وردەوردە دروست بوو خەڵک قوربانی زیاتری لێکەوتەوە وا لە خەڵکەکە جوڵە بکە ئەمریکاش پێم وایە هەر ئەمەوێ ئەم جوڵەیە کە خەڵک وردەوردە جوڵە بکە بەرەوەی کە ڕاپەڕینێک ڕووبە و ئەبینین کۆمەڵێک نەتەوەی جیاوازی شتیا لە ناو ئێرانە تەنانە لەن خودی فارسەکانی هەمیان لەگەڵ دەسەڵاتی ئێرانانین و لە هەڵبژارنی پێشوشە ئەگەر مەسعود پزیشکانیان تەنانەت لەبەرەوە دوور نەخستەوە لەبەروی ڕێژەی بەشداری زۆر بێت چونکە ڕێژەی بەشداری هەڵبژارەکانی ئێران لە ماوەی ڕابردوودا زۆر کەم بوو هۆکاری زیادبوونی ڕێژەی بەشداری بوونی مەسعود پزیشکیان بوو بۆیە هەندێک کارکتەرن هێشتا قابل بەوەن کە توانیان هەبێت دانوسان بکەن بەڵام دەسەڵات لە دەستی خۆیانانەیە دەسەڵات دەستی سوپای پاسدارانایە ئێستا ئەمریکا و ئیسرائیل بە تەواوەتی لایانی سەربازی لە ڕووی وشکانی و تەنانەت دەریایی و ئاسمانی شەوە ئێرانیان بە تەواوەتی وێران کردووە ئەمەش کە وێران بۆ تەنانەت لایانی پۆلیسیان وێران کردووە ئەم وێرانیە وای لێ کردووە وردەوردە خەڵک دەرفەت بۆ خەڵک بکەنەوە بڕژانە سەر شقامەکان ئەمە یەکێکە لە ئەگەرەکان بەڵێ ئەم سیرانوێرە لە ڕۆژانی داهاتوە ئەگەر زیاتر بردومانەکان چڕ بێتەوە ئەگەر زیاتر حەسار بۆ جۆرەی کە ژێرخانی ئابووری بگرێتە ئامانزوو هەست بکەن بە تەواوەتی دەسەڵاتی ئێران لاواز بووە بەڵێ ئەمەش یەکێکە لە ئەگەرەکان باشە کاگوسمان جەنگەکە درێژخایە نەبێ لە ڕاستیدا ناتوانین لەسەر ئەوە بە بڕای من هەتا ئێستا خودی با بڵێن ئێرانیەکان و ئەمریکەکانش نازانن ئایا ئەم جەنگە چەنی کە ئەخایەنی بەڵام ئێمە ئەگەر خوێندنەوە بۆ فاکت و واقعا بکەین کە هەیە بە بڕای من زۆر جار من حەزەکەم یەک کۆمنت بم لەسەر و پرسیارەی پێشوو ئاڕاستی مامۆسافەریت کرا زۆر جار ئێمە بە دڵنیاییەوە لە ئێسادا لەبەرەوەی مەسەلەن وەکوتمان سوپای پاسداران خۆی بە پارێزەری سیستەمەکە ئەزانی و بە تایبەتی ئێمە لەوە زانی کە ڕێبەری باڵا با بڵێن پێگەیەکی باڵا و مەرجعێکی باڵا و کەساتێکی پیرۆزی هەبوو بە تایبەتی لە ناو سوپای پاسدارانە لە ناو براو بۆیە لە ئێسادا با بڵێن بە دڵنیاییوە سوپای پاسداران تەسلیم نابێ بەڵام ئێمە ئەگەر بەراورد بکەین دەبینی لە ڕۆژی یەکەمە ینی تۆ لە ماوەی 8 ڕۆژی جەنگەکە ئەگەر سوپای پاسداران بڵێن هێزی سەربازی ئەمریکا با بڵێن ئێران بە شێوەیەکی گشتی لە سەدانەوەی توانای سەربازی لە دەستدابێ پێمان وابێ ئەگەر لە هەفتەی دووەمە ئایا شتێک کەمێنێتەوە مەسەلەن ئەگەر لە ڕۆژی یەکەمە توانای ئاراستەکردنی تقریبا 350 با بڵێن موشکی هەبوو بێ ئێستا تقریبا کەمتر لە دەم ڕۆژان ئەتوانێت دەم موشک ئاراسەکە لەبەرەوە ئەمیش توانای نابێنێ هەروەها باڵادەسی لە ڕووی هێزی با بڵێ ئاسمانی و دەریاییوە لە دەستیداوە بە قەناعەتی من با بڵێن ئەگەر ئەم جەنگە لە هەفتەی سێمە بە تەواوەتی یەکلایی نەبێتەوە من پێم وایە ئەمریکا بیر لە بژاردەی ترەکاتەوە بە قەناعەتی من لە ئێسادا ئەمریکەکان ڕەنگە بیر لەوە بکەنەوە بتوانن چۆن دەواازەیەکیان دەرفەتێک بدۆزنەوە بۆی گەروی هەرمز ڕێ بۆ با بڵێن کەشتێ دەریایەکان بکەنەوە بۆی ئەو فشارە زۆرە با بڵێن و ئەو کاریگەری کە گەروی هورمز لەسەر هەڵئاوسان و بەرزبوونەوەی نرخی وزە دروستی کردووە لە ڕاستیدا کەم بکرێتەوە من پێم وایە بیر لەمە ئەکرێتەوە تا چەند سەرکەوتوو بە یاخودنا لە ڕاستیدا لە داهاتوە دەرەکەوێت لەبەرەوە ئەمریکا درێژە کێشانی جەنگەکەی ناوێت بەڵام ئەوەیشی ئەیبینی ئێمە تا ئێستا ئێران منجڕە لە ڕاستیا ئەو ئامادەی تەسلیم بوون نییە من بە قەناعەتی من یەک ڕێگە هەیە بۆ ئەوەی ئەگەر ئەوەی ترمپ ئەوێ ئێران بەبێ مەرج تەسلیم بێ بریتە لە دروستکردنی درزی گەورە یا خود ناکۆکی گەورە لە ناو سوپای پاسدارانە ئێستا لە لێدوانەکانی دوێنەی مەسبەت پزیشکیان و پاشان با بڵێن لێدوانی هەندێکی دیکە لە بەرپرسانی ئێمە هەستمان بەو با بڵێن جیاوازی یاخود لەو درزە کرد لە ناو باڵی سیاسی ئێران و باڵی سەربازیە بە تایبەتی بینیمان ینی کاتژمێرێک تێنە پڕی بەسەر قسەکانی سەرۆکۆماری با بڵێن مەسعود پزیشکیانە هێرش کرایە سەر بەحرین هێرش کرایە سەر با بڵێن ئیمارات هێرش کرایە سەر هەرێمی کورسان ئەمە پێمانەڵێ لە ڕاستیدا دەسەڵاتی بڕاردانی ئێستا دەسەڵاتی فعلی دەست سوپای پاسدارانە بەڵام ئایا سوپای پاسداران لە بەرامبەر ئەم هێرشە چڕوپڕانەی ئیسرائیل و ئەمریکا تا چەنی کە خۆیەگرێ بە بڕای من لە هەفتەی سێمە ئێمە ینی ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر جەنگەکە یەکلایی ئەبێتەوە تا ڕادەیەکی زۆر
و ئەکەوێتە سەروێ ئایا ئێران و با بڵێن ئەمریکا و ئیسرائیل بەردەوام بن لە هێرشی ئاسمانیان وەکوتم بیر لە استراتیژیە دیکە و پلانی دیکەکەنەوە ئەوش با بڵێن هاندانی خەڵکو و ڕژانە سەر شەقامە کە لە ڕاستیدا ئەمە مەترسیەکەی ئەمە لەکوێدا کە لە ڕاستیدا ئەمریکا ئەزمموی لەگەڵ ئەمە بریتە لە دروستبوونی بۆشایی دەسەڵات و جۆرێک لە فەوزا دروستە بێ بە تایبەتی لە ئێرانە لە غیابی نەبوونی ئۆپۆسیۆنێکی یەکگرتو ڕەنگە قرس بێ با بڵێن دابینکردنی ئیسقرار و ئاسایش لە دوای ڕوخانی زۆر باشە. کاکرێت گەڕێنەوە بۆ سەر مەسەلەی گروپەکان ئەوەندەی تۆ شارەزای دەبێت و درۆنانی کە پێیانە درۆنی پێشکەوتون متتەوەرن خۆیان دروستیەکەن ئێران پێیداون یان هەندێک زانیاریمان پێ بڵێن. ئەگەر بگەڕێنەوە ئەمڕۆ ئێران ڤیددیۆکی بڵاو کردەوە ئەمە لاڵە ساڵی چلەکان درۆنمانە بۆ کەسی شارزانتیایەوە زۆر بەتوانە تەنانەت من لەگەڵ دێک لە فەرماندەکانی پێشمەرگە قسەمانە کرد کۆن کاتێکە شەڕی داعشیانە کرد توانایەکی زۆر باسی تواناکانی سوپای ئێرانیانە کرد مەسەلەن لە هاویشتنی موشک و شتەکانە چۆن شوێنی خۆیە پێکێ ینی تواناکانی ئێران تەنها بە تەنیاش نییە هەم لە ڕووی موشکەوە هەم چین هەم رووسیا هاوکاری کردوون هەم لە ڕووی درۆنیشەوە هەم چین هەم رووسیا هاوکاری کردوون ئەوەی کە لە عێراقیشە دڵنیام مەسەلەن لە خاسە منتەقەی جوفە سەخر مەڵە درۆنی پێشکەوتویان هەیە و زۆر بە ئاسانی توانێت ئامانجەکەی پێکەوە تەنانەت و درۆنانی کە ئێرانیش بەکارێنێ سەرکەوتنی گەورەی لە شەڕی جەنگی ئۆکرانیا رووسیا بەدەستیاناوە و بەشێک لەم سیستەمەی کە ئێران بەکارهێنا ینی رووسیا بەکارهێنا لە ئۆکرانیا ئەمریکا وڵاتانی ئەوروپاش هەوڵیانە سوودی لێوەرگرن بۆچی سوود لێوەرگرن بە کەمترین تێچوو زۆرترین زیان بن لە بەرامبەرەکەواتە درۆنەکان ئێران بەم شێوە دروستکراونەوەتە کەمترین تێچوویانە بۆ زۆرترین زیانیان بەرکەوتەوە بەڵێم گروپانە توانایەکی هێزگار زۆریان هەیە هەم لە ڕووی موشکەوە هەم لە ڕووی درۆنەوە بەڵام پێم وایە تا ئێستا زۆر بە ئەنیاڵێ بە توڕی بەکاریان نەیەناوە ئەم بردمانەی کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان تەنها بوو ئەوەیە کە هۆشداریەکە بۆی لێرەوە نەبێ بەوەی کە دەرەچەیەک بۆەوەی کە هاوکاری گروپەکانی ڕۆژهەڵات بکرێەوە هاوکاری ئەوە بکرێت کە مەترسی من بۆ سەر خاکی ئێران لە عێراقیش ئێستا سوودانی خەریکی و بابەتەیە بەڕاستی سوودانی هەوڵێکی دەست پێ کردو بۆەوەی کە عێراقیش لەم جەنگەوە نەگلێ لەسەر چەند ئاسێکیشەکە ئاسێکیانەوەیە کە پەیوەندێکی لەگەڵ وڵاتانی خلیج بەردەوامە جا لەوەش لەگەڵ ئەمریکا پەیوەندەکانی هەیە و ئەیهەوێ عێراق قاسم عەرەجی ڕاست پاردووە کە عێراق سنوورەکانی پارێزێ و ئەم گروپانە بە هیچ شێوەیەک زمانی ئەوە وەربگرێکە لە گروپەکانی ئەوانی کە گروپە چەکدارەکانی کوردەکانە نەپەڕنەوە بۆ دیوی ئێران یعنی دڵنیاییان ئەوەیان ناوە بە ئێران کە بە هیچ شێوەیەک لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە دزە نەکرێتە ئەودیۆ و هێزی زیاتریشان ڕەوانە کردو بەبێ و راپۆرتانی کە هەیە یەکێک لە هینەکانی تر سوودانی کە هەوڵی بۆیە کەوەیە کە ئەم گروپانە کۆنتترۆڵ بکە دام بەخواانە بگرن و عێراق پێنەنێنە جەنگێکی ترەوە کە ئەمریکا گورزی کوشندەتر زیاتر لە عێراق بۆشێنێ ئەم هەوڵانی سوودانی جێگەی باەخەوە پێم وایە هەوڵێکی زۆر باشیشیاوە بەڵام تا ئەم دقی ڕاستە فەرماندەی گروپە چەکدارەکانی عێراق وەڵام نەیتوانی و کۆنتترۆلی هەندێک گروپکە و لەژێر کۆنتترۆلی ئەوانین و هەندێکیان هەر ناگەڕێنەوە بۆی کەم کارانەکەن سەرچاوی درۆنەکان دەستنیشان بکرێت لێیان بدرێ لە ناو ببرێن ئەمریکا هەمووی ئەزانێ و زۆر جاری شێرشی کردوتە سەریان بەڵام هەندێک جار هەیە مەسەرەن لە هەندێکیانە بینین ناو سیارێکە و هەڵیەنە ناو هەرێمی کوردستانە و لە پڕلەوێ لایابێن چۆن ئێستا لە کاتێکە ئیسرائیل و ئەمریکا لە ئێرانیان هەندێکیان لە ڕێگەی سیارەوە موشک و درۆنەکانە و ناتوانە سەرچاوەکەی دابینگەن ڕاستە موسەک و موشەکانە لە ناو بردەوە بەڵام هەندێکیان لە ڕێگەی سیارەوە هەڵدرێن هەرێمی کوردستانیش بەهەمان شێوە بینیمان پاشی دووتەنیەکە بوو بردومانی هەرێمی کوردستانیانە کرد بۆیە قورسە بنەبەرکردنی بەڵام ئەتوانێ لە ڕێگەی فشارێکی دیبلۆماسی و هەرێمی کوردستانیش دەتوانێ لە ڕێگەی عێراقەوە لەم گروپانە بکە کە هەرێمی کوردستان نەکەنە ئامانج و بینیمان هەرێمی کوردستان لەسەر ئاسی فەرمی سەرۆکی هەرێم سەردانی یا پەیوەندی تەلەفۆنی بۆ ئابزان لەگەڵ سوودانی ئەنجامیە ئەم هەوڵانی هەرێمی کوردستان جێگەی باەخەوە گرینگە پەیوەندێکی باشتریان لەگەڵ بەغا هەبێ و نەکەونە هیچ بەرێکەوە هەرێمی کوردستان نەبێ بە هەڕەشە لەسەر ئێران بۆی ئەم گروپانە دام بەخۆیانە بگرون هەرێمی کوردستان ڕانەکێشن بۆ ناو شەڕەکە سەبارە بە درێژە کێشانی شەڕەکە کە مامۆستا عوسمان باسی کرد ئێران ڕاستە شەڕی نەمانەکە بەڵام لە دەرفەتێکی شەگەڕێ بۆی کە مثلەن دەرەچەیەکی بۆ بکرێتەوە لەم شەڕە دەرچێ ئەو پشتی زیاتر بە رووسیا و چین بەسەوە بەڵام بینیمان لەم جەنگەیە رووسیا هیچێکی ئەوتۆی بۆ نەکرد ڕاستە ئێستا هەندێک راپۆرتی هەواڵگری هەیە ئەڵەن رووسیا شوێنەکان دیاریەکە لە خلیج و بنکەکانی ئەمریکا بۆی ئێران ڕاستەخۆ موشەکانی ببێکێ بەڵام رووسیا لەم قۆناغایە بۆ خۆی لە جەنگایە لەگەڵ ئۆکرانیا وەتوانێت سەربازیەکەی مەحدودە و رووسیا
ئێستا لە دوایەوەی کە لە سووریا کشایەوە و بەشارەسەد پشتیوانی بەشارەسەدی لە دەزا یەکێک لە هۆکارانەوەیە کە رووسیا ناهێوێ ئانی ناتوانێت بێ بەهێزی کاریگەر لە منتیقەکەیە و جیا لەوەش ڕاستە ڕێکەوتنی لە ساڵ 2025 ڕێکەوتنێکی هەیە لەگەڵ ئێرانە رووسیا بۆ ئەوەی کە هاوکاری لۆجستی و ئابووری و بکەن بەڵام هیچ ڕێکەوتنەکە باسیەوە نەکەوە کاتێک کە هێرشکردە سەر ئێران بەرگری بکە رووسیا وەجگە لەوەش ئێستا پەیوەندی کۆماریەکان خاصن ترامپ پەیوەندیەکە هەوڵیاوە جەنگی ئۆکرانە ڕابگرێ جۆرێک لە پەیوەندی لەگەڵ رووسیا هەیە و تەنانەت تۆمەتباریانەکردن بەوەی کە رووسیا هەوڵیاوە ترامپ بێتە سەرۆکی ئەمریکا ناهێوێ ئەم پەیوەندی لەگەڵ ئەمریکا بچڕێنەوە جگە لەوەش لە ماوەی ڕابردوودا پەیوەندیکی ئەرێنیشی لەگەڵ ئیسرائیل هەیە بۆیە رووسیا لەم دۆخە هیچ توانایەکی وی نەبوو کە شتێکی ئەوتۆ بۆ ئێران بکەم. سپاس دەکەم کاک عوسمان دوا قسەت. بەڵێ بە بڕای من ئەوەی کە زۆر گرنگە پەیوەست بە هەرێمی کوردستانە تا ئێستا سیاسەتی فەرمی هەرێمی کوردستان لە ڕاستی تا سیاسەتێکی با بڵێن ژیرانە بووە و نەبووە بەشێک هەسەر ڕای با بڵێن گێچەڵپێکردن و هەوڵدان بۆ بەلکێشکردنی تا ئێستا نەبووەوە بەشێک لەم با بڵێن ئالۆزیانە و ئێمە سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە لە ڕاستی وەکتم هەم لە بەردەم ئاڵنگاریەکی قورسدا و لە ڕاستیدا هەم لە بەردەم دەرفەتەکەین و هەر جوڵەیەک پێویستی بە ڕسکی گەورە هەیە بەڵام لە ئێسادا لە ڕاستیدا هەر جوڵەیەک ڕەنگە کاریگەری نەرێنی هەبێ ئەبێ چاوەڕێی ڕۆژانی داهاتووی جەنگەکە بکەین ئەگەر جەنگەکە بە هەر بارێکا بکەوێت ئەو کاتە دەتوانین بڕیاری دروست و حەکیمانەتر بدرێ. سپاس دەکەم هەرێک لە بەڕێزان کاکفەری دڵشاد کاک عوسمان عەبدوڵڵا توێژەرانی سیاسی سپاس بۆ بەشداریکردنتان سپاس بۆ خستنەڕۆی بۆچوونەکانتان. خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش